بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ڕۆژی ئاڵای کوردستان هەروها لاوازکردنی تیمای نیشتیمانی و نەتەوەیی لەلایەن دەسەڵاتدارانەوە دەکەین سەرەوە دەکەین چۆن هەفتەی 12 هەموو ساڵێک بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کراوە یەکەم جار لە کورداکەی ئاڵا بەکارهاتوە و بۆ چمە بەستێک بووە وەڵایی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەکاردێ هەمان ئەو ئاڵایە کە لە سەردەمی کۆماری کوردستان هەبووە باشنی خزمەت و ڕێزگرتن لە ئاڵای کوردستان لە هەندە دەسەڵاتدارانەوە چی بکرێ ئەو گەندەڵی و نەعادالەتی هەیە لە ژێر ئاڵای کوردستان تا چەندێک بێڕێزیە بەرامبەر بە سمبول و دوشمنەتەوەیەکان ئەم پرسە لەگەڵ بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی مامۆستای زانکۆ سەرێستا دەکەین کاکتۆر بەخێر بێن سوپاسیان بدەبوون دەکەین سپاس دەکەین بەلۆی بینی سەر ئاڵای کوردستان و کەی کورد ئاڵای بەکارهێناوە ئەگەر باسێکی ئەو بکەین لە کۆندا بڵێم هەم خێڵەکان هەم ئیمپەراتۆرەتەکان بۆچی ئاڵایان بەکارهێناوە مێژوویەکی دوور و درێژیە بوونی ئاڵا سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ جەنابت و سڵاو و ڕێز بۆ بینەرانی عەزیزیش دیارە ئاڵا بریتێ لە سمبولێک یان نیشانەیەک و لە پێشە لە دەوڵەتە کۆنەکانە ئێمە ئەگەر باسی پێش زایم بکەین ناو ئیمپراتۆرە کۆنەکانە ئاڵا نیشانە بووە ڕەمز بووە ڕەمزی ناسینەوە بووە ڕەمزی پەیماندان هەروەها دیاریکردنی شوێن سەرکەوتن جەنگەکان خۆبە دۆستەوەدان ئاشتی هەموو ئەمە توانین بڵێن لە ئاڵایە کۆ بێتەوە تەبعاً وەکۆکە لە مێژووە هاتووە ئەگەر باسی ئەم ناوچەیە بکەین باز لەواکە لولوپیەکان لەسەر نووسراوانی کە بەجێ ماوە لە سەرپێریزاوە باز دەکەن نیشانێکیان هەیە بۆکو ئاڵا یعنی لولوپیەکان 2000 و تقریبا 500 ساڵ بەر لە ئێستا زیاتریش هەبوون 26 سەدە پێش زاین لەلایەن مەسەلەن گۆتیەکان و ئەوانەوە بەکار هەنێک ڕەمز هەیە وەکو ئاڵا بەکار ڕەمزیان هەبوو بەس بۆکو ئەمڕۆ نازانین ڕەنگی شۆمە خۆ دەزانی ئەوانە ڕەنگی دیاری ناکرد لەسەر ئەو نووسینە بەردیانە واروها باز دەواکرێت لە دەوڵەتی هەخامەنیشی دوای مادەکان ئەڵێ باز دەواکران سمبولی خۆیان هەبووە هەخامەنیشیەکان یەکێک بوون لەو ئیمپراتۆری گەورانی کە درەفشی کاویان ئەوەی پێڵەن ئاڵای کاوە کە هەمومان ئەفسانە و چیرۆکەی کاوی ئاسەنگرمان بیستووە کە دوای کاوی ئاسەنگەر سەرەکەی و هەنێک دروشم بەدارێکەوە ئاکەن و لە ناو خەڵکاوەی کە ئاماژە بە سەرکەوتنی خوانەکەن دواتر ئەگەر بینە سەردەمەکان ساسانەکانیش باماشەوە ئاڵای خوانە بکە درەفشی کاویان بووە دواتر لە سەردەمی ئاینی ئیسلامە ینی پێش چونکە دەسەڵاتی کوردیمان نییە دوای سەردەمی مادەکان لە سەردەمی ئاینی ئیسلامە و بە تایبەت لە سەردەمی پەیامبەر دوردی خوای لێبێ ئەڵێن باز لەوە ئەکەن کە پارچەیەک پەڕۆ ئەنێرا وەکو ڕەمزوانە ئەنێرا بۆ قایدە سەربازیەکان و ئانە بەڵام زۆر تاکید نیم ڕەنگی چۆن بۆ چی لەسەر نووسرا بەڵام وەکو سمبولێ دواتر بەڵام لە سەردەمی خلافەتی ئومەی و عەباسی ئەو بە تاکید ئاڵای خۆیان هەبوو شتێکی دیارە و مێژووسان باسییان کردووە بۆ منە ئاڵای مەسەلەن ئومەویەکان سپی بۆ بەڵام ئاڵای عەباسیەکان ڕەش بووە کە ئەوە دیار لە مێژووە دواتر لە سەردەمی دوای بڵێن لە دوای سەردەمی عەباسیەکان ئەگەر سەیرکەین لە ناو دەوڵەتی ئەیوبیەکان هەتا باز لەواکە سەلاحەدینی ئەیوبی خۆی ئاڵایان هەبووە با دەوڵەتەکەی ئاڵای هەبووە کە بەشێک بوو مەسەلەن لە ئیمپراتۆریەتی ئەو کاتیان بڵێن دەوڵەتی خلافەتی عەباسی لە ساڵی 1137 تا ساڵی 1990 ئەو مدەیکە دەسەڵاتی ئەوبیەکان زۆر فراوە بەرەو شام و لێشۆ بەرەو میسر ئاڵایان هەبوو ڕەنگێکی زەردی هەبوو بە باز لەواکرێکەوە لەسەر ئاوریشم و بەدارێکە و نیشانەیەکی دیاریکراوی هەبوو پەرچە ینی کەزێکی شاتۆ خوارە بە ئاڵاکەیە و لەسەر ئاڵاکە مەسەلەن لە دوای ئەوی لە دوای ئەوەی کە کوڕەکانیشی مەسەلەن ماوەیەک فەرمانڕاوەیەکە وەکو دەوڵەتی ئەیوبی ئەوانیش ناوی خۆیان لەسەر ئاڵاکە نووسیوە واروە هاوزەمان لەگەڵ ئەمەی کە باسم کرد لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپاش بۆ نمونە لە دەوڵەتی فینیقی لەولاترەوە مەسەن دەوڵەتەکانی تر ئەو دەسەڵاتانی کە لێ هەبوون فینیقیەکان هەتا مەسەلەن سمبولی هەتا هەڵۆ و بازیان ینی ئەوە کردوان بە نیشانە هەتا باز دەواکرێت لە سەردەمی تقریبا دوای سەردەمی فینیقیەکانیش نیشانەی مەسەلەن باز بۆ سەرکەوتن بۆ نیشانەی هەڵۆ بۆ سەرکەوتن بووە تەنانەت بۆ دیاریکردنی شوێن و ئانەش ئاڵایان هەبووە بەڵام ئەو کاتە ئاڵاکان جۆراوجۆر بوون ئەوەکەنەوە بڵێ ئاڵایەکی سەربەخۆ بۆ هەموو دەوڵەتەکان بەڵێ ئاڵاکان مەسەلەن هەر سەرکردەی سەربازیەک مەسەلەن ڕەمزێکی بەکارهێنا بۆ ناسینەوەی کاتێک هێرشەکرا بۆ بەرامبەر ئەمە ئاڵایەکی خۆیان هەبوو پارێزگایان لێ کرد و سەربازەکان ئازاین کە ئەو ئاڵایە
لایەنەکەی خۆیانە ئەمە بڵین بۆ ناسینەوە ئەیوەکو دەوڵەت لە کێوە بەکاراتوەکو ئەوانەی کە سەر بە خۆیان وەرگرتووە و دەوڵەتیانە بۆ دوای دینە سەر لە کوردیش بڵێن چۆن بووە دیارە هەتا بینە پێشەوە مەسەڵەن ڕەمزەکانی ئاڵا زیاترە لای نەتەوەکان و لای گەلەکان نەشانەتەوە بەمانە ناسیۆنالیستەکەی دروست نەبووە ئەوەی کێمە باسەکەین لە دوای سەردەمی عەباسیەکان ئەوانە لەم ناوچەیە ئەو دەسەڵات تۆچکانە یا ئەو دەوڵەت تۆچکانی کە هاتوون ئجا خەرە قۆینلۆ ئاقۆینلۆ مەسەڵەن دوای ئەوە مەسەڵەن لەم منتیقە عوسمانەکان دێن ئەمان هەموو ئاڵا و هینی خوانە بووە لە سەردەمی دەرەبەگایەتی هەموو دەرەبەکان مەسەڵەن ڕەمز و نیشانی خۆیان هەبووە لە ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ئەوروپا لە ناوچەکانی ئاسیا حتا سینەکان مەسەڵەن ئاڵایان هەبووە و شێوی مارەکەی تایە ئەمان هەموو ئاڵایان هەبووە بەڵام لە سەدەی مەسەڵەن ئەتوانین بڵێن لە دوای سەردەمی ڕێنیسانس لە ئەوروپا و دواتر سەردەمی ڕۆشنگەری و دروستبوونی فکری ناسیۆنالیستی لە ئەوروپا ئیتر وردۆرە ئەم ئاڵایە ئەم پەڕۆی ئەم پەرچەمە چوە ناو ئەوەی کە پێڵەن بیری نەتەوەی چوە ناو ئەتوانین بڵێن داخل بۆ کەوابوو شتێکی نەتەوەی وەکو ڕەمزێکی نەتەوەی لێبێ بۆ نمونە باز لەوا کرێت دانیمارێک لە ساڵ 2290 پێم وایە لەتر لەو سەردەمەوە ئەوان وەکو ڕەمز وەکو ڕەمزی سەربەخۆیی ئاڵایان هەبووە و هەتا ئێستاش ئەو ئاڵایان هەرەیە یەکەمین دەوڵەت وەکو یەکەم بڵێن گەل بوون کە وەکو ڕەمزی سەربەخۆیی ئاڵایان بەکارهێناوە لە ساڵی 1976 کە شۆڕشی سەربەخۆی ئەمریکا لە دەست بەریتانیەکانە کرد لە ساڵی تقریبا 1970 ئەو کاتە کۆنگرێس لە کاتی سەردەمی جۆرج واشنتن کە یەکەم سەرۆکۆماری ئەمریکایە بەڕەسمی ئەو ئاڵایە کە یەکەم جار هەر تەنها 13 خەت و 13 ئەستەریتیا بووە لەوێ پەسەند دەکرێت چونکە ئاڵای ئەمریکا بیرمان نەچێت تا ساڵی 1950 نزیکەی 10 جار گۆڕانکاریتیا بووە بەپێی زەمانەکان بەڵام هەر ئەو ئاڵایە بووە بەڵسمۆیە ئاژوەکو ڕەمزی سەربەخۆی بەکارهێناوە باش بینی سەر کورد وەکو کورد لەکەیەوە پێشەوەی بینێ ئەم ڕستەیەش تاواکە لە ئەوروپا کانگای بیری ناسیۆنالیستی و کانگای بیری ناسیۆنالیزمە کانگای دروستکردنی بیری سەربەخۆیە دواتر ئەم بیرە دواتر ئەگوازێتەوە بۆ ناو دەوڵەتی عوسمانی دەوڵەتی عوسمانیش خۆی مەسەن ئاڵای هەبووە ئاڵاکان یەکەم جار سەوز بۆ دوای سپی اینجا سوور بوو سێ ئەستێری سەوزی تیا بوو تا ئەم دوایش تا دوایەکانی سەردەمی عوسمانیشەوە پێڕۆکرا ئێستا لە ئاڵای تورکیا تەقریبا هەنە سمبولی ماوە بەسمانی کاتێککە بیری ناسیۆنالیستی لە ئەوروپا گوازێتەوە بۆ ناو دەوڵەتی عوسمانی دۆڵەتی عوسمانیش کاریگەرە بێ بۆ بیریانی کە لە ئەوروپا مەسەن بیری ناسیۆنالیستی بیری نەتەوەی بیری دیموکراسی و پارلەمانەوەانە ئیتر وردەوردە خەڵکانێکی ڕۆشنبیر و ئەوان لەم ناوچەیە پیابن کە مەسەن ئەم سمبولە بۆ مەسەلەی سیاسی و بۆ مەسەلەی نەتەوەی بەکاربێنن ئەتوانین بڵێن لەناو کوردیشە ئەوەی کە جەنابەت فەرمووت یعنی لەناو کوردە تۆزە درەنگتر ئەمە پیا بوو لەناوەوانەی کە پسپۆری مێژووی میرنشینەکان ئەزان لەناو میرنشینەکانە یعنی تەنها عەبدوڕەقیب یوسوفە پێم وایە یەک جەربازەکەڵێ دەوڵەتی دۆستەکەی ئاڵای هەبوو ئاڵاکەشی ئەوە بکە ڕەمزی شەرێکی لەسەر بوو هەتا تەنانەت باز لەوەکەن کە نیشانەکەی لەسەر دیوارەکەی دیار بەکرد ماوە ئەوانە ینی ئەو کاتە باسەکە بەڵام لە میرنشینەکانی وەکو بابان و بۆتانوانە من تا ئێستا نەمبینیوە ئاڵایان هەبوو بیان هیچ نووسینێک باسی نەکردووە ئاڵا ئەو گرنگی و بایەخی نەبووە کە مێژ نووسان باسیکەنی هەر نایان بووە بەڵام باز دەوەشەکەم میری سۆران تر هەیە بووە بەڵام میرنشینی سۆران ئاڵایەکی سپی و ڕەشی هەبووە تەنها لێک شوێنە باز دەوە کراوەکەم ئاڵایە تاکو کۆتاییەکانی تەمەنی میرنشینەکە هەبووە دواتر باز دەوەکە میری بۆتانی شێوە بەڵام زۆر ئەکەنین ئایا چ ڕەنگێک بۆ چۆن بوو ئانە سمبولەکەی چی بوو بەڵام کە دینە سەردەمی نەتەوەی و گواستنەوەی بیری نەتەوەی بۆم ناوچەی تر ئاڵا وردەوردە لە هەموو جیهانە نەک لای ئێمە لە هەموو جیهانە بێتە ڕەمزی سەروەری و ڕەمزی پاراستنی نەتەوە و بەشە لە کولتوری پاراستنی نەتەوە و دروستکردنی دەوڵەت یان نەتوانین بڵێن پیرۆزێک وەرەگرێ ئەگەر جاران ئەو پیرۆزینەوەی وردەوردە تا دیت دواوە لە سەردەمی ڕۆشنگەری و دواتر سەردەمی مۆدێرنە پیرۆزی وەرەگرێت جۆرێک لە بێتە نیشانەی سەربەخۆی هەر دەوڵەتێکە بێ ئاڵایەکی خۆی هەبێ هەر نەتە دوای وەرەدێ کە حیزبەکانیش ئەبێ ئاڵای خۆیانە بێ و دەوڵەتۆچکانیش ئاڵای خۆیانە بە شۆڕشەکانیش ئاڵای خۆیانە بووە بەڵێ ئەتوانین بڵێن بۆ شازۆکو وەکو دەستەڵات وەکو حکومە لەناو کوردە کە یەکەم جار بڵێن ئاڵای بەکارهێناوە ئەتوانین بڵێن ئەوەی باسم کرد لە میرنشینەکان هەبووە بەڵام لە شۆڕشەکەی مەلاسەلمی بەدلیسی لە ساڵی 1940 کاو کاتە دژی ئیتیحادیەکان بوو لە ناوچەی خۆشگیری و ئانە باز دەوەکەن ئەوەی ئاڵایەکە نەبوو ئاەتێکیشی لەسەر نووسراوە دواتر لە ساڵی 1990 تا 21 کە ئێمە شۆڕشی مەسەلەن یەک دووسێ جوڵانەوەمان هەیە لەو سەردەمەیە
ئەبینین باز لەواکرێک لە شۆڕشی خۆزگیری ئافۆن باز لەواکرێکە ئەوانش ئاڵای خۆیان هەبووە بەڵام یەکەمین ڕێکخرا و یەکەمین کۆمەڵی کوردی کە یعنی دەرکی بە گرنگی ئاڵا کردووە ئاڵای ویستێتی دروستە کۆمەڵی تعالی کوردستان بووە کۆمەڵی تعالی کوردستان مێژوەکەی دیارە ئەگەر زۆر نەچینە ناو تەفاسیلەوە لە باکووری کوردستان لەسەر دەستی کوڕانی بەدرخان و کوڕانی شێبڵای نەهری دروست دەکرێت ئەو کۆمەڵەیە هەتاکو تقریبا 21 و 22 چالاک بوو لە باکووری کوردستان بەڵام کاتێکە مستەفا کەمال و بزوتنەوەکەی سەرەکەوێت لە تورکیا لە ساڵی 1920 دەوڵەتی تورکیا ئەلانەکرێت ئەو کۆمەڵی زۆر لاوازە بێ و کەسایەتیە سەرەکیەکانی هەمووی ڕوو لە ئەوروپا و ڕوو لە میسر و ئاهاناکەن هەنێکیان هاتنە سووریا هەنێکیان چوونە لوبنان لەبەرەوە حیزبەکە ئەو فعالەتەی نەما لە ناوخۆی تورکیایە بەڵام ئەوەی کە دیارە لە مێژوویە حیزبە دووشتە یەکەمەوەیە حیزبەکە لە هەر لە سەردەمی دوای دروستبوونی دوای چەند مانگ لە دروستبوونی دوولەتە بێ یەکەمین لێکترازانی ناوخۆی حیزبی کوردی لەسەر دەستی ئەوان دەست پێکرد چوو سێ عەبدولقادر ئەوان لەگەڵەوە بوون کە ئۆتۆنۆمی لە ناو چوارچێوەی دەوڵەتی هێشتا عوسمانیەکان مابوو هێشتا دەوڵەتی کەمالی ئەلان نەکەن بەڵێ لە ساڵی 1920 باسەکەم چوو حساب کە 2 ساڵ دوای ئەوە جا دەوڵەتی تورکیا ئەلانەکرێت تورکیای کۆماری تەنها لە ناوچەکانی یەکەمجار لە ناوچەکانی ئەنقەرە و دواتر لە گوازر پایتەخت گوازر بۆ ئەنقەرەوانە جا دەوڵەتی دروستەکە بەڵام بەسمەوەیە ئەمان دوم ئیشانە بوو ئاڵایان دروست کرد ئەو ئاڵای کە دروستیان کردووە هەنە لە مێژووسان باز دەواکەن لەسەر دەستی کوردێک بەناوی زین العابدین ژیانەکەی زۆر دیار نییە بەڵام ئەوەی ئەڵەن خەڵکی سلێمانی بووە مەسەڵەن چۆتە تورکیا وەکو چۆن پێمێرد و کەسایەتەکانی کورد زۆرمان بیستوەکە لە تورکیا پێگەیشتون و خوێندویانە و دنیای دەروان بینە یەشێ وەلەوانە و هەتاکو و تقریبا ماوەیەکی زۆر هەتا ئەندامی حیزبی ئیتلاف و حڕیەتی کە دژی ئیتیحادیەکان دروست بوو ئانا لەگەڵ ئەوان بووە دواتر لە سەردەمی دوای 1000 تقریبا ئەتوانم لە 1920 کە کۆمەڵی تعالی کوردستان پێشەوە ئینشقاقەکە ئەم کەسایەتە باز دەکەن ئاڵایەکی بەڵە ڕەنگی دیار ڕەنگی باز دەکەن سەوز و سوور و سپی بووە و هەتا باز دەکەن خۆرێکی شیتیا بووە بەڵام یەکەم جار بەو شێوازەی وەگەستانە بووە تەنها شتێکی سادە بوو وەکو ڕەمزێک بەڵام لە ساڵی 1920 گۆڕانکاریەکی تر لە ڕووی سیاسی و ئەتوانین لە ناو کووردا دروست دەبێت بریتێ لە دروستبوونی پارتی نەتەوەی خۆی بوون کۆمەڵی خۆی بوون یەکەم جار لە بەحەمدونی لوبنان کە بڵێن دوورە دەستی کەمالیەکان لەوێ شوێنێکی ئەو کاتە لە ژێر دەستی فەڕەنسیەکانە بووە لێ کۆنگرێکەکەن کە کوردی تقریبا هەر چوار پارچەکەی تیا بووە بە زمانی بەڵێ مەسەلەن چونکو لە ئیتلافێک دروست بوو کۆمەڵی ئیستیقلال و کۆمەڵێک ئەوەی کۆمەڵی پێشتوری تعالیوانە دروستیان کرد هەمووی تیا بوو دوو کەسی خەڵکی سلێمانیشی تیا بوو خەڵکی باشووری کوردستان خەڵکی ڕۆژهەڵاتی تیا بوو خەڵکی ڕۆژئاوای کوردستانی بمانەکە ئەمڕۆ تیا بووە ئەوانەی کە سەرەکانی خەڵکی باکووری کوردستان بوون ئەتوانین بڵین کۆمەڵی خۆی بوون کە هەندێک لەسەر چاوەکان باز دەکەن لە 5 تشرینی 1927 دروست بووە هەرێک ژەڵن لە هەر لە تشرینە ڕۆژەکە زۆر دیار نییە بەڵام لە 56 تشرینە ئەو کۆنگریاکەن لەوەیە بەسم لە ئاڵاکەیانی لەوەیە باز دەواکەن کە ئیقراریش لە ئاڵایەکرێ بۆ کۆمەڵەکە و دواتریش دیارە لە مێژووی گەلی کووردا کە بڕیاری یەکەمین شۆڕشی نەتەوەی لە باکووری کوردستان لە ساڵی 1930 کەوی شۆڕشی ئاگری داخە بە سەرکرداتی ئەحسان نووری پاشا ئەمیش کە ئاڵایەکی خۆی هەبووە ئاڵاکەی شۆڕشەکە پێم وایە هەر ئەو سێ ڕەنگە بوون لەگەڵ ڕسمی شاخێکی تیا کە تعبیر لە شاخی ئاگری داخ بەڵام ئەو ئاڵایە تقریبا نزیک بۆ لە ئاڵاکەی ئێستاعیژەوە وکە ئاڵای سەی هەرێمی ئاڵاکە بکە خۆری تیا بەڵام خۆرەکەی مێژونووسەکان باز دەکەن 16 تیشکی هەبووە نازانم 16 تیشکەم تعبیر بۆ لە چی بەڵام مهم نزیک بۆ لەو ئاڵای پێسا شێخ محمود مەلیک محمود ئەویش ئاڵای هەبێت بخۆی بۆ لە باشووری کوردستان بەڵام بگەڕێمە تۆزە بۆ دواوە لە دوای جەنگ یەکەمی جیهانی یەکێک لە ڕووداوە هەرە گرنگەکانی کە لە ناوچەکانی باشووری کوردستان ڕوویدا ئەو بکە لە مانگی 11 ساڵی 1970 ئینگلیزەکان ئەو دەسەڵاتیاندا بە شێخ محمود کە لەم منتیقەیە خۆ بەڕێوەبەرێتێک دروستکە کە ئێمە پێڵین حکومەتەکەی شێخ محمود و شێخ محمود لە ساڵی 1900 تقریبا لە کۆتاییەکانی 18 تا 1924 بە سێ کابینەی جیاواز حکومەتی دروست کرد ئەو معلومە کە لە کابینەی هەبوو سێ کابینەیەک لە دوایەک یعنی مەسمەیە لە ساڵی 1990 لەگەڵ ئینگلیزەکان لە مانگی کۆتاییەکانی مانگی 5 تا مانگی 6 تێگەچێ ئەوەی کە شەڕی بەردە قارەمانی لێکەوت و دواتر شێخ محمود
لەلایەن ئینگلیزەکانەوە بەدی لێژری ئەبرێ بۆ بەغاو لێوە محاکەما کرد و ئەگوازرێتەوە بۆ ئەندامان لە هیندستان ئەوە کابینەکەم کۆتایی پێێ دواتر ئینگلیزەکان لە ئەنجامی پشێوەکانی ناوچەکانی باشووری کوردستان و کۆمەڵە گۆڕانکاری لەم ناوچەیە هەستەکەن شێخ مەحموود کە سایەتێکە ئەتوانێت مەسەرەن مسەتەرەکە بەسەوە سەقامگیری دروستکە ئەوە بوو لە 1922 هێنایانەوە لە مانگی ئەیلولی ساڵی 1922 گەیشتەوە شاری سلێمانی لە مانگی تشرینی دووەمی ساڵی 1922 ئەو بوو کابینەی دووەمی حکوومەتەکەی دروست کرد نەک بەنای کابینی دووەمەوە ئێستا ئێمە یەڵین کابینی دووەم ئەو بوو مەملەکەتی بڵێن پێیان گوت مەملەکەتی شێخ مەحموود یان مەلیکی شێخ مەحموود لەوەیە بڕیار لە ئاڵایەکی ژەدرێ هەتا باز لەواکەن لە ماڵی شێخ قادر کە سەرۆکی ڕئیسی میلی ئەو کاتە بووە یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵین لێ بڕیاردن کە ئاڵایەکیش دروستکەن وەکو نیشانەی سەربەخۆیی و ئاڵاکەی حکوومەتەکەی شێخ مەحموود معلومە کە مەسەلەن سەوز بوو کە مانگێکی تیا بڵێنەوە ڕاستەکە مانگێکی ڕەنگی سوورانە ئەمە ئاڵای ئەو بووە بەڵام ئەو حکوومەت دڵێنی دەتوانین بڵێن یەکەم لە دوای جەنگی دووەمی یەکەمی جیهانیەوە وەکو حکوومەت یەکەم جار شێخ مەحموود وەکو دەسەڵات یەکەمی دەسەڵاتی سیاسی بوو بەڵێ ئەتوانین بڵێن یەکەمی دەسەڵاتی سیاسی کە ئاڵای لەناو کووردا بەکارهێناوە لە دوای جەنگ یەکەمی جیهانی هەر دەسەڵاتە هەبووە شکۆی معلومی جنابتان ئەو کە خەریتە سیاسیەکەی مێژوو باسکەین ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای ڕووخانی میرنشینی ئەردەڵانەوە هیچ دەسەڵاتێکی کوردی تا دروست نەبوو ینی تەنها میرنشینی ئەردەڵانیش بەشێک بە لە سیاسەتی ئەو کاتی قاجارەکان زۆر سەربەخۆ نەبووە بەڵام میرنشین بووە ئەوە تاکو معلومە تا سەردەمی ڕەزاخانی ترەوە ناتوانین دوایی لە کۆماری کوردستان بڵێن ژاڵاتی تایبەتی خۆی دەبێ وەکو دەسەڵات باسی مێژوەکەم کرد ئەوە ئەم ئاڵای کە ئێستا تقریبا نزیکە لەوەی کۆمەڵی خۆی بوونەوە لە دوای ڕوودانی جەنگی دووەمی جیهانی لە ساڵی 1939 بۆ 45 کە بریتە لە ساڵی کە جەنگی دووەمی جیهانی ڕۆدا کە جەنگی دووەمی جیهانی معلومی جەنابتانە لە بینی هاوپەیمانان و دەوڵەتانی مەسەڵەن دژی یابانەوە دەستی پێکرد دژی یابان و ئیتالیا و ئەڵمانی نازی دەستی پێکرد یەکەم جار جەنگەکە واکەوتەوە کە مەسەلەن نازیەکان و ئەنە سەرەکەون بۆیە ڕەزا شاش زۆر پایدایە پاڵ نازیەکان و دواتر هاوپەیمانان هۆژەران پێدا لە دوجار لە ساڵی 1940 لایەندا لە دەسەڵات محەممەد ڕەزا شای کوڕیانە محەممەدی کوڕی تەمان تا محەممەد ڕەزا شا هاتوو ئەو فترەیە ڕووسەکان لەسەرەوە تاکو ناوچەکانی ورمێ و ئەو منتیقە تا مەهاباداتە بوون لە خواریش ئینگلیزەکان تا کرماشان و منتیقات بوون ینی تەنها ناوچەیەکی ناوەندی ئێرانی ئەمڕۆ بەدەست ئێرانەوە ما بدەوەتی ناوەندی ئێرانەوە ما ئەو بارودۆخەوای کرد کە کۆمەڵە و شت دروست ببێ کۆمەڵە دەستە و گروپ دروست بێ دیارترینیان کۆمەڵی ئازادی خوازانی کوردە لەسەر دەستی علی زەندی پێم وایە یان دکتۆر زەندی پێڵەن ئەو ئەتوانین بڵێن یەکەمین کۆمەڵی دروست کرد ئەو کۆمەڵی زۆری نەخایەن لەبەرەوەی هەم بارودۆخەوە بوو هەمیش دۆم لە دوای ئەو کۆمەڵی ژێکاف دروست بوو تەمان کۆمەڵی ئازادی خوازان باز لەوەکەن کە ئاڵاوشتی خۆی هەبوو بەڵام نازانین ئاڵاکەی چۆن بووە هەر تقریبا ئەویش هەر و ڕەنگانە بوو بەڵام ئەوەی کە من یەک دوو جار لە مێژووە بیستومە ئاڵاکە ڕەنگی سوور و سپی و سەوز بووە بەڵام کۆمەڵە سمبولیشتی ئەو کاتێک کە نزیک بووە لە بیر و فکری ئەوانە کە زیاتر بەلای سۆڤێتەکانە بووە ئاستێرشتی تیا بووە بەڵام کۆمەڵی ژێکاو لە 1940 کە سەرەتای دروست بوونیەتی ئەوانە لە 1942 کەیتر کۆمەڵەکە بە تەواوی سەقامگیری بۆی دروست دەبێ و لە ئابی و ساڵەیە یەکەمی کۆبوونەوەی خۆیەکە و معلومی جنابیشتانە لە 1945 کۆمەڵی ژێکاف ئەگۆڕێ بە حیزبی دیموکراتی کوردستان کاویش قازی محەممەد دێتە ناوی و بێتە وەگەڵەیە بێتە بەڕێوبەری یان لە سێ ڕابەراتی ئەم پارتەوە لە ساڵی 1945 لە حەڤەی 1945 بۆ یەکەمین جار ئاڵای ئەو کاتەی کۆماری مەهابایان بڵێ ئەو کاتەی کۆمەڵەکە هەڵەکەن چون هێشتا کۆماری مەهاباد دروست نەبووە تقریبا 34-35 ڕۆژ دوای ئەنجا کۆماری مەهاباد دروست دەبێ حەڤەی 1945 چون لە 22 یەکی 1946 کۆماری مەهاباد دروست دەبێ پێش هەڵدانی کۆمارەکە بەڵە پێش دروستبوونی کۆمارەکە ئاڵاکە بەس هەمان ئەو ئاڵایە بوو کە دواتر بۆ کۆمار بەکارێنێ هەمان ئەو ئاڵای بوو بەڵام تۆزێک بەڕێک و پێکتر و ئەوانە جا ئاڵاکەش تەبان قسەی زۆر لەسەر هەنێک پێیان وایە مەسەلەن بۆ نمونە ئەو ئاڵایە نەبوو کە ئێستا تاکید ئاڵاکە ئەوان دوو چڵەگەنم و قەڵەمێک و خۆرێک
لە ناوڕاستی قەڵەمەکە ناوڕاستی خۆرەکە و ڕەنگی بەڵام ڕەنگەکان تۆرە وڵایی کە لە هەرێمی کوردستان بەکاری ئاڵای سەدەمی کۆماری کوردستان نییە نانە بە دڵنیای ئەو ئاڵایانێ وەکو باس لە ئاڵاکەی کۆمەڵی خۆی بوون و نزیکە لەوە نزیکە بەڵام ئەو سمبولی ڕۆژەکە ئەو 16 تیشک بامان 21 تیشکەنجا من جۆم لە مقابلێکی سینەم بەدرخان بوو کە یەکێک لە نەوەکانی بەدرخانەکان ئێستا لە شاری هەولێر نیشتەجێ و لە مقابلێکە باس دەوە کە ئاڵای پشتی من ئاڵایەکی ئاڵایەک کاتی خۆی ئەحسانوری پاشا لە کۆماری ئەو کۆماری کە بەنیاز بڕایگەن لە ئەگدا کاراسە شۆڕشیان کرد کۆماری ڕەگەن بەڵێ ئەو ئاڵایە ئەڵێ من لە ڕێگەی جلادە بەدرخانەوە بەدەستم گەیشتە و بەڵێن پاراستوێتی نازام تا چەندێکەمە مەسەلەن بێت تحقیق کرێکە مەسەو ئاڵای چۆن گەیشت و بەدەستی ئەو چۆن ئێستا ئێسان ماوە بەڵام کاگەرسەری ئاڵاکەی ئەوکەی نزیکە لەم ئاڵای ئێستا بڵێ حکوومەتی هەرێم بە فەرمی قراری کردو لە پەرلەمان و ئەوانە باش بەس بۆی کەم جەرە ئەو ئاڵای کێسە ئێمە بەکاریدێنین لە باشووری کوردستان لەکەی بەکارات بۆ یەکەم جاریانی کە ئەم ئاڵایی کە ئێستا بەم شێوەکەوتە دەما ئاڵای سەدەمی کۆماری کوردستان نییە وەکو سمبولی ڕۆژوشتەکان نیە بەڵام هەر ڕەنگەکان هەماشتا لە خۆرەکە جیاوازن ئەڵای کوردستان خۆرەکەی تێدایە بەڵام خۆریتیانی وڵەگەنمێک و لەگەڵ ڕۆژەکە بە شێوەی قەوس ینی نیو ڕۆژەکەی ئەمە ڕۆژەکەی تاوا تیشکی هەیە تاوان ئەویش کۆمەڵە تعبیری خۆیەکەوە ئاسان لە ساڵی 1992 دوای هەڵبژارنەکان و یەکەمین دانیشتنی پەرلەمان ئەو کاتی باز لەوە کرا کە مەسەڵەن سمبولێک هەبێ بۆ وەکو هەرێمێکی کە کاتە خۆبەڕێوەبەری هەبوو باشترین شتیشەوە بوو کە ئەم ئاڵای هەبێ بەڵام خۆتە نەزان پەرلەمان هەموو ساڵێک نەبوو دروست بوو بە هەڵبژێرا بوو کەیتر شەڕی ناوخۆ دەستی پێکرد کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد لە 1993 شەڕی ناوخۆیە ڕاست یەکەمی جار شەڕی نێوا حەسک و پارتی و دوایی تر بزوتنەوەی ئیسلامی و یەکێتی دوایی تر زۆری پێ نەچوو شەڕی ناوخۆی بینی یەکێتی و پارتی دروست بوو هەتا 1990 خانم شەڕە ئەمە وای کرد کە مەسەڵەن ئیدارە پەرد ببێ پەرلەمان کۆنە ببێتەوە پەرلەمان تەنها یەک دوو جار کۆ بوو بەڵام یەکیان لە ناوچێک لەژێر مەسەڵەن دەوارێکا کۆ بوو نەیتوانی بڕیاری زۆر نەتوانی هەر شەڕیش ڕابگرێ چ جاوێکە مەسەڵەن ئیقراری سمبولێکی یاکو ئاڵاپە بۆ یەکەم جار لە ساڵی 1990 لەو کاتێک کە پەرلەمان دوو بەش بوو لایەکیان لە هەولێر و لایەکیان لێرە بوو لە ساڵی 1990 مانگ لە 11 بڕیارێک دەرچوو کە ئاڵای ئەم ئاڵای کە هەیە ئێستاکە هەیە لە کوردستان هەڵکرێ بکرێ بە ئاڵای فەرمی بەڵ ئەو لە پەرلەمانەکەی بەشەکەی پارتی لە بەشەکەی ئەولا هەتا تقریبا تا 2004 ئەوان لێ ئاڵاکان هەڵەکرد بە ڕسمی و لە دامودزگانە لە 2002 سێوانە کە پەرلەمانەکە مەسەڵەن دانیشتنیان کردیکەم گرتە و لە 2004 کە دانیشتن کرا بڕیارەندا کە مەسەڵەن ئاڵایە لە هەردوو لا هەڵکرێ و دواتر لە 2004 هەر لەو ساڵەیە سەرۆکوەزیرانی ئەو کاتە لە ئەنجومەنی وەزیران قەرارێکی دەرکرد کە ئەو ئاڵایە لەسەر داموزەکان هەڵکرێ و ببێ تقریبا نیمچە فەرمی و دواتر کە هەڵبژارنی پێم وایە پەرلەمانە کرێوانە دواتری تر لە پەرلەمان بە ڕسمی بڕیار لێدرا کە ئەو ئاڵایە هەبێ و بکرێ بە ئاڵای ڕسمی هەرێمی کوردستان و ئیتر هەرێمی کوردستان شکاو کاتێتر لە دوای دەستوری عراق و وەکو هەرێمێکی فیدراڵی ئەتوانین بڵێن بۆتە تقریبا ئەتوانین بڵێن ئاڵایەکی فەرمی ئێستا لە باشووری بڵێن لە باشووری کوردستان بە فەرمیە و ئاڵای هەرێمی کوردستانە بەس بۆ باکووری کوردستاندانی پێدادەنێن لە ڕۆژاوی کوردستان یاخود لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود ئەوانیش ئێستا ئاڵای تایبەت بە خۆیان هەیە خۆی گرفتەکە لەوە سەری هەڵداوە بەڕاستی ئێمە چونکو دەوڵەتێکی سەر بە خۆمان نییە باش و هەروەها ئێمە هەرێمێکین بەشێکین لە عێراق وەکو هەرێمێکی فیدراڵی بەشێکین لە عێراق بەپێی دەستوری عێراقی و دامودزگاکانی ئێرەش ئەو سەر بەخۆیان نییە مەسەرەن بە تەواوی سەر بەخۆ بن ئەمە وای کردووە کە بەشە لە حیزبەکانی ڕۆژهەڵات لێرە نیشتەجێن قوتانزان لێرە کەم نشین بەشەکان بەشێکان لێرە خەباتی سیاسی و ئەلامی ئەوانی خۆیانەکەن بە حکمی بەشە لە حیزبەکانی ئێرەش مەسەرەن پەیوەندیەک و هاوسۆزێک هەیە لە بین ئەم دوو لایەنەیە تا ڕادەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژی دوانزە عفۆن هەموو ساڵانیش پیرۆزبایی یادی ئاڵای خوانی نەزان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاڵای خوانی نەزان لە ڕۆژ چوو مەسەن هەموو پارتەکان حیزب دیموکرات و ئەوانەی کە مەسەن ئاڵایان هەیە سازمانی خەبات ئەوانە تقریبا ئەمە بە ئاڵای خوان نەزانن لە کۆنگرین نەتەوەی شەکاتی خۆی لە 2013
گرفتیان لەسەر ئاڵانە بوو ئەمان بەڵام بەنسبەت باکووی ڕۆژئاوای کوردستانەوە کە بارودۆخەکە جیاوازە وەکو باسم کرد لەوێ هێشتا ئەوان لە قۆناغی ئەگەر باسی قۆناغ باسی ئەوان تەنها ئێستا لە قۆناغی ڕزگاری خوازیان تا ئێستا لەوێ مەسەلەن دەسەڵاتێکی کوردی دروست نەبووە هەرێمێک دروست نەبووە تاکو بزانین ئەوان لە هەرێمەکەی خۆیان چ ئاڵایە بە فەرمیێزانن ئەوەی کازانین لە باکووری کوردستان پارتیکەکانی کوردستانە خەباتەکە چەند ساڵە خەباتی چەکدارێکە بەڵام نەیوتووە بێ ئەم ئاڵایە فەرمی بێ بۆ باکوور باسی داهاتووشی نەکردووە من نەبیست باس بەڵام ئاڵاکەیان جیاواز ڕۆژاوای کوردستانی جیاواز نیە لەوەی کوردستان ڕۆژئاوای کوردستان تۆزە بارودۆخەکەی جیاواز ئەوانیش کە مەسەلەن لە 2011 خەباتەکەن و دوای لە 2014 تووشی شەڕی داعش بوون و لە 2000 تقریبان ئەتوانین بڵێن لە 24ەوە تا ئێستا تۆزە سەربەخۆیەکان باشتر بووە بەڵامیش بە حکمیەوەی تا ئێستا لە دەستوری سووریا ئێستا و نازانین بۆ داهاتوو چێ بێ ئەو ئاڵاکان بە فەرمی ناسراوە ئەو ئاڵای کە هانە ڕاستە جیاوازە لە هەرێمی کوردستان بەڵام بە حکمی شوێنی جۆغرافی بە حکمی مەسەن جیاوازی بۆ چوون و بیرکردنەوە ئایدێ ئەوان لەگەڵ ئێرە تا ڕادێک ئەتوانین بڵێن ئاڵای ئەوان جیاوازە بەڵام نازانین ئەوان ئاگەر سبینێ لە دەستوری داهاتوی سووریایە لە هەڵبژارنەکانی داهاتوی سووریا چێ بێتە سەرۆکی سووریا و ئەوان ئیقرارەکەن بۆ ئاڵایکە هەنەکو هەرێمی کوردستان شوێسام ئاڵایکە هەیە لە عێراق تقریبا لە عێراق ئەتوانین بڵێن کێشان نییە لە عێراق قەت ناوتێمە دوژی ئەو ئاڵاین بەڵام ئەوان لەوێ ئێستا خۆتان نەزان ئێستا لە دانوستانە ئایا هەسەدە تێکەڵی هێزەکانی سووریای ئێستا ببێ ئایا لە سبێن لە دەستوری نوێە تا چەند مافەکان پارێزرێ ینی هەر لە دروستبوونی عێراقەوە هەتا ئێستا لە سووریا جیاواز بووە یعنی دروستبوونی سووریا جیاواز بە دروستبوونی عێراق کاتی خۆی کە لە 1930 تقریبا 1930 کاتێک کە ئاڵایەکی فەرمی بۆ عێراق پێشنیارەکەن ئینگلیزەکان هەتا هەیە لە دۆکومنتەکە ئینگلیزەکان پێشنیاریەکان ئەڵە بە هەستی کوردەکانیش لەبەر چاوگیرێ ئاڵای سەردەمی مەلەکی بەشێکی بریتی بۆ لە سمبولی کورد سمبولی کوردی سمبولی کوردی تیا بووە لە 1950 کاتێکە بەڵێ عەبدولکەریم قاسم ئەوی پێڵەن شۆڕشی 14 تەمووزوانە ئەو ئاڵا ئاڵا قەرەباڵغەکە کە دروست دەکەن تعبیر بۆ لە مێژووی عێراق و بەشێکی کوردی تیا بووە ینی سمبولی کوردی تیا بووە هەتا لە پارەشا خۆتان نەزانن برای وڵات ینی ئەتوان بڵێن مۆزەی عێراق جیاواز بووە بزوتنەوەی کوردی لێرە چەند هەنگایە لە پێش بزوتنەوە کوردیەکانی ناوچەکانی تری کوردستان بووە باشەکە تۆر بین سەر دۆخی کوردستان ئێستا بڵین بەرپرسان دەسەڵاتدار لە ڕۆژی ئاڵای کوردستان بەیاننامەی جوانیان هەیە بەزە و بارودۆخێک کە لە کوردستان هەیە لە ڕووی بێخزمەتگوزاری لە ڕووی گەندەڵی لە ڕووی دروست نەبوونی دامەزراوە لە ڕووی دوو ئیدارەی پێگنێنانی حکوومەت پەرلەمان جۆرێک لەبێ ڕێزینە لە باڵای کوردستان تقریبا قسەکەی جەنابتە لە دوو ڕۆ یەکەم ڕووی ئەوەیە کە تۆ کاتێ ئاڵای و کاتێ ئاڵا سمبولی پاراستنی شکۆی تاک و نەتەوەیە کە لە ژێرەوە ئاڵایە خەڵک هەست بە عەدالەت بکە هەست بە دادپەروەری بکە هەست بۆ بکە کە مەسەن جیاوازیەکی زۆرینە لە کوڕەکانی مەسئولەکانوانەیە گەنج هەست بۆ بکە کە خزمەتەکرێ چوو ئێستا نەبێ ئاماژەش بۆ بکەم ئێستا لە سەردەمی گلۆبالیزاسیۆنە لە سەردەمی ئەوەی پێڵە ئەولەمە لە سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێتوانەیە تقریبا ئەتوانین بڵێن ناسیۆنالیزم کاڵبۆتەوە بۆ تۆخەی جاران نەماوە جاران ئاڵا زۆر پیرۆز بۆ لای نەتەوەکانوانە بەڵام ئێستا هەموو گروپێک ئاڵای هەیە یانەیەک ئاڵای هێوایە حیزبێک ئاڵایە کۆمەڵێک ڕێکخراوێک پشکۆلە ئاڵای خۆی هەیە شەریکێک ئاڵای خۆی ینی تقریبا ئاڵا ئەو ئەتوانین بڵێن ڕاستە وەکو لایەنە نەتەوەیەکە گرنگە بەڵام وەکو لایەنە ئەو هینەی نەماوە وەکو جاران ئەو تەقلیسەی نەماوە چوو بە عام خەڵکی ئێستا لە هەموو عالەمە نەک لێرەش هەر لە کوردستان وانەیە کە حاکم ینی لە ئەوروپاش وایە من زۆر جارێک خوێنمەوە پۆستی ئەو کوردانی ئەوێ ینی لە ئەوروپاش خەڵک لەوێ مەسەن هاوبەستەجی هەیە بۆ منە هەرێکان خەڵکی وڵاتێکم بەڵام هاوبەستەجی لەو ڕۆیە کە ئەبێ کاریان بۆ دابین کرێ خۆشگوزەران بن باجیان لەسەرکەم بێتەوە واتە ئێستا تقریبا شوناسی ئەتوانین بڵێن شوناسی کولتوری زیاتر زاڵە شوناسی مەسەلەن گروپی بچووک زیاتر زاڵە يعني أما مهمة يعني تو مهم نية مثلا علاقات مثلا تا چند متر دريجة و چند برزة و چند باق و خانة و رز مهمة تو لجرو على الرز كي زيادة تبقى إنسان وكم مروف بالرغم كلا راسه سألا وكو باسم كلنا تو يقول تو كان تو على تبي أجر مثلا أشياء كونفرنس كونغريك تو على كي دام بيناو تبي بلام لو قلت أو كتو مثلا إيش بوب كل جرو على خلق حسب شكومندي خوي بكا دەسەڵاتدارانی کوردی بە حکمی یەکەم ئەتوانین بڵێن ئەو بارودۆخە دوو درێژە خراپەی کە لە کوردستان هەبووە هەر لە من زۆر جاڵم بەرەی کوردستانی هەر یەکەم ئیشێکی کردی تەڵانی بوو
بەرەی کوردستانی تاڵانی هەنی هەموو شۆفڵ و مەکانی ئەم وڵاتیان برد لە تاڵانی و هاتە سەر شەڕی ناخۆ لە شەڕی ناخۆ ئەنجا چوو بەرەو گەندەڵی لە گەندەڵی بەرەو مەحسوبیەت و بەرەو مەنسوبیەت بەرەو مەسەلەن ئەوەی کە پێڵەن مەسا خزمێنە و حیزبێنە و تەکەت و لاتوانە ئەم هۆکارنەوەی کردووە خۆتان نەزان لە ساڵی 1994 هەتا 2000 خەڵک بە لێشاوە چوو بەرەو ئەوروپا بە لێشاو بۆ ئەگەر خەڵک هەز بە مەسەلەن شکۆمەندی بکە هەز بۆ بکە کە ئیشی دەزەکەوێ هەز بۆ بکە کە مەسەلەن قوتی مناڵ و ماڵەکەی پارێزراوە وەگەڵێ تیرۆر ناکرێت لەسەر بیر ڕای جیاواز ئەمە بۆ وڵات بەجێهێڵێ وڵاتی ئێمە وڵاتێکە تازە فراژوو بووە تازە مەسەلەن غازێ نەوت هەیە خاکێکی بەپیت هەیە داهاتێکی زۆر هەیە لەبەر ئەم هۆکارە یانی لەبەر ئەو خراپی بارودۆخە سیاسیەکەی جا بارودۆخی سیاسی ڕاستەخۆ کاریگەری لەسەر بارودۆخی دەرونی تاکی ژێ لەسەر بارودۆخی کۆمەڵاتی ژێ وەکو باسم تا کاتە ئەزانەیە کە ڕێز لە مافەکانی ناگیرێ گەنجێک چەند ساڵ ئەخوێنێ دوای ئیشی دەست ناکەوێ گەنجێک چەند ساڵە کە سوکارەکەی خەباتیان کە لەو شاخە شەهید بوون ئێستا هاتوو بەسەر بارودۆخێک کەوتووە تەنانەت موچەکە لە کاتی خۆیان وەرناگرێت ئۆتۆماتیکی ئەمە کاریگەر لەسەر ئینتیمای نەتەوەی لاوازیەکە و لاوازبوونی ئینتیمای نەتەوەیش بەشێکی ئەوەی کە تۆ مەسەلەن هەستەکە زۆر ئیهتیمام نەدا بۆی کە ڕۆژێ هەیە بۆ ئاڵای کوردستان نییە شتێک ئاڵاکە لە کوێڵ کراوە لە کوێڵ نەکراوە لە کوێ مەسەلەن ڕێزی لێژیرە بۆیە بینین ڕۆنەچۆتە ناو خەڵکەوە و لە دوای سەردەمی ئەتوانین بڵێ ئینتەرنێت و سۆسیال میدیانەشەوە تقریبا لە هەموو عالەمان نەک لە ژوانێ ئینتیمای نەتەوەی کاڵبەتەوە مەسەلەی دەوڵەتی سربەخۆیی و مەسەلەی سربەخۆی بوونی نێتەوەکان تا ڕادێکی زۆر کاڵبەتەوە ئێستا زۆربەی زۆری و بزوتناوانی جیهان بزوتنەوە ڕزگاری خوازەکانی جیهان ئێستا هەموو دانیشتون داوای مەسەلەن داوایەکەن کە مافە کولتوریەکانی بپارێزرێ مافە زمانەکانی بپارێزرێ مافی ئیشکردنی باشیان هەبێ ژیانێکی باشیان هەبێ ئاو کارەبا و خزمە گوزاری جادە ئەوی کە هەیە لە هەموو ژیانە خەدەماتی گشتی پێڕ هەبێ یعنی ئێستا خەڵکەوەی مەسەن تۆ چی بە وڵاتێکی ئینگلیزە بۆ منە کاتێک کە تۆ بینی مەسەن لەوێ سۆسیال هەیە ئیشت هەیە بێ ئیژنابی خوێندن هەیە بە فریاد با تەندروستەکەیە تۆ ئۆتۆماتیکی هەست بە ڕێزی خۆتەکەی لە وڵاتە تۆ کێشەی تۆ نیتر ئاڵاکەی چۆنە سوورە سپیە ڕەشەوانە بەڵام کاتێک کە تۆ بەڵام میلەتێکی ژێردەستی وە کورد کە چەند ساڵە بە ژێردەستەی هاتووە بە وەزعێکی نائاسای هاتووە ئەم هەموو شۆڕش و خوێند ئەبینی هاتووە سەرم وەزەکەسە باش نییە بۆی خەڵک دەسەڵاتدارن وەکو بڵین شتێکیش بەکاری دێن ئێستا زۆر ئەوەی کە دەیبینێ زۆر گەندەڵی دەکا ڕێز لە مؤسسات ناگری هێزی نیشتیمانی دروست ناکە ڕێز لە دادگا ناگری ئەو بۆچی ئەو زیاتر باسی کوردایەتی ئاڵا نیشتیمان پەروەری دەکا پێوەستە بەچی خۆی پێوەستە بەوەی کە لەو شتانە شکستێ ناو هاتۆ خۆ بماوە بەستێ و بارودۆخی سیاسی کوردستانی ژوایە ئێمە تا ئێستا لە ئەگەر باسکە ئێمە تا ئێستا لە قۆناغی ڕزگاریان هێشتا ئێمە نەگەیشتوونە ئامانجە گەورەکەی خۆمان کە دەوڵەتە بەڵام نابێ ئەوەش دەبیرکەین بێ هێڵێکی سوور بێنین بەژێرە ئاماشە جاران لە سەردەمی ڕزگاریە لە شاخە خەڵک لەسەر ئاڵا خۆی بە کوشتەدا ینی ئاڵا شتێکی زۆر پیرۆز بوو بەڵام کاتێک کە تۆ دیتە سەر دەسەڵات و بۆ شێوە ڕفتارەکەی بێت چاوەڕێوەکە کەسێکیش مەسەن ئەو پیرۆزەی ئاڵا نەگرێ وەکو جاران پیرۆز نەبێت ئەبێ ئەو عادی بە لای دەسەڵاتداران بەڵام وەکو باسم و دەسەڵاتداران تا ئێساش مەسەلەن ئەوە وەکو شتێک بەکارێنن بۆ گەرمکردنەوە بۆ بزوانی هەستی نەتەوەی خەڵک چونکە ئێستاش خەڵکی هەیە سەر ڕای جیاوازی بیر و بۆ چونوان و ئایدیان بەڵام ڕێزەوە ئەگرێ ڕێزەوە کەمە ئاڵایەکە و چونکە زیابکەن ئاڵا پەیوەندی نیە بە یەکێتی و پارتی بەس بۆ چی وای لە هاتووەکە تۆر ئێستا ڕاستە نە کوردستان نە ئاڵا نەوەکو حکومەت و پەرلەمان ئەوکو پەیوەندی وەکێتی و پارتی نیە ڕاستە دەسەڵاتە کە لای ئەوانە بەس بۆچی تاکی کوردی ینی زۆرێک لە لاوازی بۆ دروست بوو پەرلەمان بەی خۆی نازانێ حکومەتەکە بەی خۆی نازانێ پەرلەمانەکە بەی خۆی نازانێ پێوەستە بەچی ینی کوردستان و پارتی وەکێتی لێک زیان ناکرێنەوە بۆ ئەخڵی مشکلەکەوەیە دەسەڵاتێک ئەگەر ئێمە هەمومان بیرمان دێت تا ساڵی 2003 ئەگەر خەڵک داواکاری داوا کردایە خۆپیشاندانی بکردایە بەهاتە سەرجەدە ئەم حکومەتەکەمان ساوایە ئەوە حکومەتی بەعسەیە و لێەوە هێرشەیە نێ و مشکلە دروستەکە و ناڵە نەوت و سوتەمەنیمان بۆ بێ ناڵە خواردنمان بۆ بێ بەرنامەی 1986 چەنە جێبەجێی ناکە ئەو مبەرە نابوو خەڵگەمەی قوبوڵە کرد بەڵام لە دوای 2003ەوە کابینە کارتێڵی ئابووری زۆر گەورە دروست بووە بۆرجوای کۆمپرادۆر زۆر دروست بووە و
بەگەڵێ خەتی سەرمایەدارانی بۆرجوازی لەگەڵ خەتی خەڵکی هەژار و ڕەنزەر جیابەتەوە کە ئەما بینی ئیتر ئۆتۆماتیکی پێی وایە ئەم دەسەڵاتە بێڕێزیەکە بەو وەکو باسیشم گرانی مەسلەی ئابووری مەسلەی ژیان مەسلەی خۆشگوزەرانی مەسلەی هەر هەلی کار بۆ گەنج لە نیتیمان نەتەوەیەکان جێ ناکرێتەوە تۆ کە ئەم شتانە ناکەی ئینتیمای نەتەوەی لاوازە بێ گەنجێک مەسەلەن هەزارها کیلۆمەتر بڕێ بۆی کە بگا بە وڵاتێکی تر دەچێت لە خزمەتی وڵاتاکە ئیشی زۆر قورسەکە لەوێ ئیشی زۆر قورسەکە بۆی کە بژەوەی خۆی دابیکە بەڵام چوو وڵاتە ڕێزی لێگرە و لە کاتی خۆیان موچەکەی ئەداتێ و لێ مەسە مافەکەی پەرەدراوە ئەوەی خۆشترەوێ ئەمە گرفتەکە ئەوەیە ئەگەر بێت و لەم 30 ساڵە بۆن منە دامودەزەکان هەموو ئەو دامودەزگانی کە هەیە وەگەڵە موئەسسەساتی بکرانەیە ئیشی خۆیان کردایە دادگا ئیشی خۆی کردایە پەرلەمان ئیشی خۆی کردایە حکومەت ئیشی خۆی کردایە لە حیزب جیاب وایە ئینتیمای خێڵەکی تێکەڵی ئینتیمای حیزبی نەبووە ئینتیمای حیزبی جیاواز بووە لە ئینتیمای لە پێوەزم بە حکومەت و ئیشی حکومەت ئەمە ڕووی نادا ئەمە گرفتن کارگەری زۆر هەبوو بەسەر لاوازبووی ئینتیمای گەنج و بەدەرەوەش یعنی دوای 2014ەوە ئێمە خۆمان نەزانین بەڕەسمی مەسەن تاعینات نەبووە لەگەڵ کە تاعینات نەبوو حکومەت ئێتیمای بەکەری تایبەتیش نەداوە یعنی گەنجێک چەند ساڵە خوێنێ دوای کەسێکە ئیشی نیە چەند مانگ لە ماڵە بە ساڵێ 2 ساڵ بەڵام ئەبینێت لە هەمان کاتە کەسێکتر بەواستە تاینە بێ ئیشی دەزەکەی ئەمە ئۆتۆماتیکی ئیسێکا لە دڵی خۆیان ئەڵێ دیارە ئەم شوێنە ئەم خاکە خاچی من نییە و پیرۆز نیە بۆ من چگو منیتیان ناژی بێ ئیشە ها زۆر لە حسایەکان بەڵاو کرێتەوە ئەڵێ لە شەژمانگی ساڵی ڕابردووە مەسەرەن 7,000 گەنج لەو مەنتیقەی پشدەرانە کۆچی کرۆ بەرە و ئەوروپا بەشێکی مەسەن ئێمە ڕۆژان لە هەواڵەکانی خوێنەوە کە تووشی گرفتی زۆر گەورابن لە ئاوی ئیجا دواتر بڕۆ لە ئیتالیا مەسەن لە بینی فەڕەنسا و بەریتانیا تووشی ئەو مشکلە بن ئەگەر گەنجێک هەست مەسەن چوبوونە لیبیا ماوەی لەوێ چیرابوون لەوێ یعنی گەنج تۆ بیری هەموو ئاوە ببڕی بچی بۆیە لەوێ شۆ بچی بۆ ئەوروپا لەوێش گرنتی نەبێ خەڵکێک چەند ساڵ لەوێ قامێکی نییە یعنی ئیشێکی سپی نییە بەڵام هێشتا شەر گەنجە ڕوا بۆ لەبەرەوەی ئەم شتانە نییە لێرە نادڵنیایە یعنی ناڵم شوناسەکە تقریبا گۆڕاوە ئێستا خەڵک حەزەکە مەسەن کەرامەتی لە ڕووی ژیانەوە پارێزراوە باشە بەس کاکتۆر پێشتر باسی دەوڵەتی کوردی دەکرێت ئێستا گەر کەسێک باسی دەوڵەتی کورد کە ڕەنگە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکی زۆر خەڵک گاڵتەشی پێ بکە ئەوش دەرەنجامی و گەندەڵەیە کە دەسەڵات دروستی کردەوە و نەعەدالەتیە و دروستبوونیە و چینانەی لە کاتێک لەژێر ئەم ئاڵایش بڵێن کار بۆ دروستکردنی بنەماکانی دەوڵەتیش نەکراوە بەڵام کاتی باسی دەوڵەتیش دەکەی خەڵک بەشێکی زۆر ڕەنگە گاڵتات پێ بکە ئەخۆی مشکلەکە ئەوەیە ئەبێ تۆ کە باسی پیرۆزی ئاڵاکەی باسی دەوڵەتەکەی ئاڵا بەشێکە لە ینی دروستکردنی ئینتیما بۆ دروستکردنی دەوڵەت ینی ئاڵا بێتە ڕەمزێک بۆ دروستکردنی دەوڵەت تۆ کاتێ لەمە دەست پێکانی لە شوناسە پچکوڵخان دەست پێکە لە سمبولە پچووکان دەست پێکە بەڵام کاتێ دەسەڵاتێک ئیش بە ئەو ناکە ینی پیرۆزی ئاڵا وەکو بینایەک وایە ینی پیرۆزەکە وەکو بینایەکی معنەی وایە بێ پایەکانی لە زەویا چەقی بن بەشێ لە پایەکانی خۆشگوزرانی ئینسانەکانە بەشێ لە پایەکانی هەلی کارە بەشێ لە پایەکانی بەرەوپێشوونی کەرتی پەروەردەیە بەشێ لە پایەکانی بەهێزبوونی پەرلەمانە بەشێکی کەرتی مەسەلەن ئەوەی بریتێ لە دادگاکان و قەزاکان ئەوانە بەشێکی بریتێ لە خەدەماتی گشتی کە تۆ ئەم شتانەت بەرەو پێشەوە چوو وەگەڵی هەنگاوێکی باش بەرەو پێشەوە ڕۆی لەگەڵ خواستی گەنجی ئێستا بوو لەگەڵ مۆدرن لەگەڵ پرۆسی مۆدرناسیۆن هەموو لایەنەکانی تر ڕۆیشت ئۆتۆماتیکی خەڵک ئینتیمای نەتەوەی زۆرە بێ بەڵام کاتێکمان ناڕۆ بە عکسەوە مەسەڵەن هیچی لەوانە ناتەدی خەڵکیش ینی چی لە ئاڵا بکە چی لە نەتەوە بکە چی لە دەوڵەت بکە جا بەدەر ڕۆژکەی ما بینین لە 2007 کە ڕیفراندۆم کرا یعنی دەسەڵات شکستی خواردەوەی کە دەوڵەت ئیعلام کاوە ئەو هۆکارنەش کە لە چواردۆری من باسی هۆکارە جیهانیەکان ناکەم بەڵام هۆکار ناوخۆیەکان هیچ کام لە هۆکار ناوخۆیەکان هیچ کام لەو پەیانەی کە باسییانە کرد نە ئابوورێکی سەر بەخۆ توانرا دروستکرێن نە مەسەن توانرا هیچ و کاری باش نە موسساتی کرا ئەمە وای کرد ئۆتۆماتیکی تر خەڵک وەگەڵێ لە دەوڵەت ئێستا با ئەوش باسکەم یعنی خەڵک ئێستا لە دەوڵەتی کوردیەوە چاوی لەوێ مەسەلەن بەغا کەی موچانێری یعنی لە دەوڵەتەوە بۆ موچە سەریکە چەند فەرقی کردووە چەند پاشەکشەی کردووە چەند هەنگاوتە دواوە خەڵک جاران لە ناوچە دەوڕەکە باسەکەم خەڵک جاران ئەگو بێ ئەم ناوچانە بێتەوە سەر کوردستان ئەم ناوچە کورد نشینەوانە بەڵام ئێستا هیچ کام ینی ئەو خەڵکانی کە پێشتر باسەکەن ینی باسییان لەو ئەگەر بێت دەوڵەتی کوردی لە ناوچانە بێتەوە سەر کورد و کوردستان دەوڵەت دروست کرێ و ئاڵای کوردستانی تیاڵ کرێ ئێستا ئینتیمایە نەماوەکو جاران ڕاستە ئێستاش خەڵک
ئاڵای کوردستان بە پیرۆزانە پێی وایە ئاڵای کوردستان جیا لە دەوڵەتی لەم حکومڕانی بەڵام وەکو باسم کرد ئێستا تقریبا زۆر پاشەک شێکردو کاتنەوە بەس بە کورتی باشترین ڕێزگرتن لە ئاڵای کوردستان چییە؟ هەر بەیان نامی بێناوڕۆک و دروشم بێناوڕۆکە یان چییە بڵێن؟ باشترین ڕێزگرتن لە ئاڵای کوردستان ئەوەیە کە یەکەم تۆ ئینتیما بۆ گەنج بجێڕێتەوە، ئینتیما گەڕانە بۆ گەنج ئەوەیە کە تۆ ڕێزی لێ بگری، هەلی کاری بۆ دابینکەی، خۆشگوزەرانی بۆ بەدیبێنی، خەتەماتە گشتەکانی هەبێ لە کاتی خۆیان موچە وەرگێ، گەنجێکە چەند ساڵ لە زانکۆ ئەخوێنێ و تەخەڕوجەکە دوای ئیشی دەستکەوێ و بەدەرەوەش بریتێ لە ڕێزگرتن لە یاسای ئەوەی کە ڕۆژنامەگەریە، ئازادی ڕادەربڕینە، ئازادی چاپەمەنیە، بەهێزکردنی پەرلەمانە، بەهێزکردنی حکوومەتە و هەروەها جیاکردنەوەی حیزب و حکوومەتە لا یەکتر بە دەرەوەی کە خێڵ و مەسەرەن حیزب لێک جیاکاتەوە ئینتیمای خێڵەکەی لاوازکە گرنگیدان ینی بە گرنگیدان بە گەنج، گرنگیدان بە وەگەڵی خەدەماتە گشتیەکان، گرنگیدان بە ژیانی خەڵک ئەوەی ڕێزگرتن لە ئاڵا کاتێ لای گەنج پیرۆزە بێت کە ئەو شتە جوانانە ئەو شتان لای خەڵک جوانکەی بۆی بەدیبێنی. سوپاس دەکەین دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵاتنی مامۆستای زانکۆمانمان کرد. سوپاسی ئامادەبوون دەکەم. سوپاس سوپاس بەوەی بینەرانی بەڕێز، سوپاس باوکارانم، خواتان لەگەڵ.